لا باش یەکەمی بەرنامەکەمانە باس لە گرنگی وەرزشی مەلەوانیەکەین یاخۆ چی بکەین بۆی مناڵەکانمان فێری وەرزشی مەلەوانی ببن. خۆشبەختانە ئێستا کە زانستی فێربوونی وەرزشی مەلەوانی بە شێوازێکی ئەکادیمی لە کۆمەڵێک ناوەند و فێرەکەی گرنگ و کۆمەڵێک ڕاهێنەری باش مناڵان فێرگی وەرزشی مەلەوانیەکەن وەکو سەردەمی جاری جاران و ئێمە نەماوە بە سەرەقەی سوتفە و خۆڵدان ناوچەمێکەوە دوای ماوەیەک فێری مەلەوانیە بووین. بۆ زیاتر وەرگرتنی کۆمەڵێک زانیاری گرنگ دەربارەی وەرزشی مەلەوانی و گرنگیەکەی بۆ مناڵان میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆران کەمال ڕاهێنەری مەلەوانیمان کردەوە. مامۆستا گۆران زۆر بەخێر بێت. سپاس بە ئامادەبوون. مناڵان لە چ تەمەنێکەوە فێری وەرزشی مەلەوانیان بکەین یا خود ئامادەن بۆی فێری وەرزشی مەلەوانی ببن؟ بەڵێ مناڵ خۆی لە تەمەنی 6 ساڵی تر زۆر باشە. بتر 6 ساڵ 8 ساڵ تۆ بێ بڵێن بیکەی بە دوو بەشەوە بەشیشان هەیە بوون بیکەی بە یاریزانێکی ئەکادیمی مەلەوانی کە بێتە پاڵەوانێک ئەمە تۆ بێ پێش هەموو شتێک لە تەمەنی مناڵیەوە یعنی 4 ساڵیش بێسە من تەلەبە یاریزانرا بۆ لە 4 ساڵیشەوە بوو فێر بوو بەس چۆن فێرە بێ بەس نەخن کێجارێ دوای ئەوە تا چاوێکرێت و تا تۆزێ لە مەلەوانەکە تێگا و لە یاریەکە تێگا و لە قانونەکانی تێگا ئەو کاتێتر لە 6 ساڵی بۆ 8 ساڵی چۆن تۆ مناڵێک لە 6 ساڵی خەیتە قوتابخانە خۆی سەر لە 3 ساڵ و 2 ساڵ لە حەزان و ڕۆز و ئەمانێ تا چاوێکرێتەوە وردەورە تێکەڵە بێت. ئێمە زۆر جار ئەوتومانە بۆن منە زۆر کەس پرسیارێواکە ئای بۆ لە 10 ساڵی فێرە بێ یان لە 14 ساڵی فێرە بێ یان ئایا گەورەیە فێرە بێت هەیە زۆر جار کێشەمان لەگەڵ ئەوەیە هەیە هاوڵاتیان دایما ئەڵێ کاکە من تازە تەمەنیەکەم بردوۆتە سەر لەکوێ فێری مەلاب هەیە زۆر بووە ئەسەر لە مەلەوانگەکە بۆ نۆکم ڕانەرێکم چەند ئەزمموی 26 ساڵم هەیە لە بوارەکە ئەوانی کاتونەتە مەلەوانی تانانەت بە 6 ساڵی فێ یان تەمەنی 6 ساڵ بۆیە نمونەمان هەیە لە لای ئێمە 6 ساڵ فێر بووە بەس چییە ئەبێتەوە بەردەوامی لەگەڵ مەلەکە من دایمەی پرسیارێکیان دایمە پرسیارێک لە منەکرێ مامۆستا گۆران من مەلە فێر بوومی تر بۆ چیمە نا وەرزشکردن ئەبێ بەردەوام بی وەرزشکردن ئەوە نییە تۆ مانگە دوومان بیکەی وازی لێ بێنی کاتێک کە تۆ فێری مەلە ئەبی وەک وایە تۆ بڵێمی فێری ساقی و تسایرن بۆ چی لێ خۆڕم سێر ئیجازەکەم پێ نە مەلەوانی تۆ بم معدل تەمرینی بۆ بکە یعنی تۆ هاوینان تۆ خۆتە زانی کەشوهەوا گەرمە هاوڵاتیان ڕۆکەنە مەلەوانگەکان کە ڕۆکەنە مەلەوانگەکان هەموو جار من ڕێنمایم ئەو بۆ بابێن بۆ مەلەوانگەکان مەلە بکەن بانێن بۆ مەلەوانگەکان کاتێک بەرنە سەربەز بۆی سەعاتەکان لێ بڕوە تۆ ئەو کەسێکێت فێری مەلەوانیە بێ بە شێوشی ئەگاتیمی لە تەمەنی 6 ساڵیەوە گونجاوە لە 5 ساڵیەوە هەر گونجاوە ئیتر لەوە زیاتر بۆ 10 ساڵ و ئەمانە تۆزێ قورسە بێتەوەی یاریزانێکی بەتەڵ بەسە توانێت فێری تەکنیکەکان بێت توانێت فێری مەلەیشی وا بێت کە تۆ لە چەم و ڕووبار و لە هەر شوێنێکا بێ مەلەکە بێترس نەک بەترسەوە یعنی تۆ جاری وا هەیە دایما ئەو شتە وتراوە تێراوە ئەگەر کەسێک مەلەی نەزانی ئەوە هیچ کەوتەتە چەمێکەوە ئەڵێگە تۆ مەلەکە و باش نەبوو مەچوە ڕزگاریکە کەواتە تۆ لەو کاتا کە چووی مەلەو نەزانی و مەلەو باش نەبوو چییە بێ حاڵەتەکە بێ بە دوو خنکانن لە باتی نەفەرێ دایماڵێ دانێ لە دوانسییان بڕوا باشتر تۆ سیرەکەی لێرەیە چەم و دەریا و ڕووبارەکان لە هەرێمی کوردستانە دایمە حاڵەتی خنکان ڕووەیە فێربوونی مەلەن پرسیارەکە لێرەیە مەلەوانێک کە فێرە بێت لە مەلەوانگەیەک ڕەنگە بنەوەی مەلەوانگەکە دیارە کاشێکی ڕووناوێکی وەستاوە فێری مەلەکردنە بێ هەمان ئەو مەلەوانە توانێت لە چەمێکە لە حاڵەتێکی با بڵین تۆزێک نا ئاسایە لە نێو سروشتا مەلە بکە خۆی کەوەک وتراوە ئەمە لە کتێبی زیاتر خوێندمان توانش کە توژنیان لەسەر کۆڵە کە ئاوێک بنەکەی ڕوون نەبوو دیار نەبوو پێویست ناکات تۆ بچیتە ناوی بۆ چکە نازانی یان لە شوێنێکی بەرزە خۆتەڵیتە نە یان ئەڵێ ئەو چوپانی کە بڵین هەوایەکی تایە نەکووەکو هێلەکەکان ها چوپەیە هەوایشی ئاسایی تایە لەوانێت تۆ لە نیوەڕۆیەکان مەلەکە یان بەر شتێ بکە یان خۆر توێنێتەوە هەڵێ بەمانەی شۆ مەلەمەکە بەمە شۆ مەلەمەکە ئێستا لەوانێ جەنابتان لەم ماوەیە بینیتانە وڵاتی میسر کەسێک قەرشێ ئەڵێ ئەو شوێنانیش کە گونجاو نییە بۆ ئەو دەریانی مەترسیتیە مەلەیتیانەکە عنی تۆ چێژ لەوە نبینی ئێمە با بێنە سەرەوەی کە بڵێن ئەو کەسێک کە چۆن ئەتوانێت لەو شوێنانە مەلەکە بۆ مەسە مەلەوانگەکان زۆر زۆرە خەڵک ئەوەیە چێتە مەلەوانگەکان زۆر کەمەچێتە چەم و دەریاکان لە بەرەوەش زۆرتر حاڵەتە و تۆ سەرەکەی لە هەموو وەرزشەکانە زۆرە و ترسەی نییە کەچی لە مەلەوانەیە کە بڵێ کوڕەکەی لێ چم بۆ
دوکان ئەڵێ مەلە نەکەی دایکی ئەگە مەلەوانێکی زۆر باشیش بێ ئەترسیان باوکی پێی ئەڵێ بەس بۆ مەلەوانگەکە ئەڵێ کوڕم ئەچی بەس لێ بەڕانەرەکەیان لێ پشت بە من نەبەسەنی سە من چەنەها مناڵێ فێر بووە پارۆپێرا لە فێرگەکەی منە سە باوکو دایشارێنە تۆ ناو ئەو مەسبەحە مەلەوانگەی دوای نێڕانیانێنێ پێشتر تەلەفۆنێک ماوە سەدەم خەمە نەبێ کێشە نیێچکە حاڵەتی خنکانن لە مەلەوانگەکانە کەمترە لە حاڵەتێکا منیش بۆی نەڕۆم منیش نەچم ڕزگاری کەم کەسێکی تر برادێکی هەر دەستی شێگرێنێتم لا چکان مەسافەکەی کەمە سەمەلەوانگە زۆر زۆر گەورە بێت لە شاری سلێمانیا ئەم دقەیە 25 بە 12 یان 30 مەتر درێژە و 10 مەتر پانە ڕیشەتی لە مەلەوان بەڵێ ئەوەشی کە لەوێ زۆرتر مەلاکە بە زۆر جار حاڵەتی من دایمە ئەو بم بە هاوڵاتیانش تو هەر بەوانی کە هێن نەمەلانم کە تو مناڵێکی وردی لەگەڵایە بۆ نە 6 ساڵە 7 ساڵە 5 ساڵە مە لە نازانێ ماقونێ دۆ بیخێتە حوزی 1 مەتریەوە ئەو خۆی باڵی ئەو نەنیە جاریە باوکەکان ئەیەنێتە 1 مەترێک و ئیهمالێک هاڕۆ بۆ قوڵاکە بۆ خۆی مەلاکە خۆ بپشت بە من بەمەسە چکە من مناڵە نایبینم زۆر جار سێرەکەی قەرەباڵخێک ڕۆیە لە قوڵایەکە تو جاریوە 100 کەس مەلاکە 50 کەس مەلاکە 30 کەس مەلاکە ئەبێت تەرکیزی لەسەر هەر 30 کەسە بێ دایمە ئەو مناڵانیش ئێمە حوزی مناڵانمامە دروست کردوون بووی تووشی حاڵەتی خنکان نەمە چکە مناڵێک عادەتیە کە هەڵگەڕایەوە بەدەما ئیتر خۆی ناخاتەوە سەر پێ کە تۆ مەلە نەزانێ ئەمە یەک چکە ئەمجا ئاوە خۆنەوە نازانێ ها ئاوەکە هەڵەمژێ بۆ دەمی ئێمە کە ئاتێک کە فێرگەمان هەی سەحالێن لەم کاتەیە ئەو مناڵانە کە یەکەم جار ترسیان نشکێنین فێری هەناسەکەیانەکەین مەقسەد ئەیان خێنە ئاوەکەەوە ئەڵین بەم شێوە هەناساڵەمژی دوای لێ ئاوەکە ڕایە گریانە توانی بۆ بیتەوە یان لە دەمەوەی لە دوور تۆ ڕای کێشی لە دەمە بێ هەتا تۆ دەموچای ڕایە لەگەڵەوە تۆزێ ئەو بۆلووت تۆزێ کێشەیە هەینسە من چەند ساڵە مەلەوانم کە خۆمەڵم بڕواکەیتر نیاموو لوتم پڕەبێ لە ئاوە کزیێتەوە ئەوانش کێن بۆ لە فێریانەکەی کە ئەو لوت کزانوی تووشە بێ وازانێ ئەمە شتێکی زۆر نامۆیە لای ئەم شتەی بەسەر ناتوی تر تووشی پژمین و تووشی کۆکە و تووشی ئەم شتانابێ بەس ئێمە چیەکەین وردەورە ترسیانەشکێنین هەتا ئەیانکەین بە مەلەوانێک کە بتوانێت لە چەم و دەریاکانە مەلە بکە ئەمە چۆن ئەتوانێت لە چەم و دەریاکانە مەلەکان لە کاتێکە بتوانێت لە مەلەوانگەیەکە 100 مەتر بۆ 150 مەتر یان بە 200 مەتر مەلە بکە یان وەستانی ئاو بزانێ یان بۆ لەسەر پشپاڵکەوێت هیچ کێشێکی بە کوردیەکەی چۆن لەی زۆر زۆر مسەیتەر بێ بەسەر وەسعەکەیە ئاوانە بێ من داواکارم قەت نەچنە چەم و دەریا و ڕووبار و یان شوێنەکەی ماوە درێژە 1000 مەترە بەتەمایە منافەسەیەکە لەگەڵ چوار برادێرا بڵێ من ئەتوانم ئەمە خۆزیاتر ئەو حاڵەتان ئەوانە ڕوئەیە قوڵایی زۆر کێشە نییە لەبەرەوە کە تۆ مەلەو زانی 3 مەتر بێ و 10 مەتر بێ و 100 مەتر بێ و 50 مەتر بێ تۆ لەسەر ئەو مەلاکە ئیشی ببنەوە نییە بەس دایمە من ئەڵم لە چەم و دەریاکانە زیاتر بەسەراباخۆیان هەڵنێن چکات بەردیتیە تاوێریتە شوشە و نازام زۆر شتیتیایە پاشەڕێتە لەبەرەوە دایمە من وتومە مەلەکردن شتێکی زۆر باشە مەلەکردن سونەتە مەلاکردن پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری قسەی کردووە ئەسب سواری تیر و کەوان و مەلەوانی و ئەڵێ مناڵەکانتان فێری مەلەکەن بۆ لەبەرەوە زۆر جار لەو خەتەریاتە دەرئەچن تۆ جاری وایە سەفەرێکەکەی بۆ وڵاتانی دەرەوە پێویستی بە چییە؟ پێویستی بە ئوتێلێکە لە ئوتێلەکە مەلەوانگەی لێە مناڵەکە لەوانێ حەسکا مەلە بکە چیتە سەر دەریایەک هەر ئاوی لێ ئەچیتە دوکان سەیرانگایە کە بۆ لە بەهارە هەر ئاوی لێ ئێمانە تۆڵێ ئاو ئاوەدانی تۆ ئەگەر ئاوەکە بێتە ئەن ئەمیش حەزی لە مەلێ ئەگەر حەزیش لە مەلە بێ مەلە نەزانێت تووشی حاڵەتی خنکانە یعنی زەرورە بۆ سایقێکەوە ئەسب سوارەکەی جاران سایقەکە مووی تەمەڵ بوو هەمووی تووشی فەقەرات و زیلاق بوو بەس مەلەکە تەسەور کە هەچی نەخۆشی پەڕێن باش ساگۆران هەندێک کەس هەیە باز لەوەکەن کە جگەلەوەی کێسە کۆمەڵێک تەکنیک هەیە بۆەوەی کە هەر لە کاتی لەدایک بوونەوە منداڵ لەناو ئاوا بێت و ئەوانە ئەوترێت ئەکرێ لە 1 ساڵ و 2 ساڵ و ئەوانەوە منداڵ فێری مەلە بکرێ ئەمە تا چەند دروست یاخو دروستەیە وەکو ڕاهێنەرێکی بوارەکە ئەزانین چۆنە خۆی جوڵەی ناو ئاو لەگەڵ جوڵەی دەرۆ فەرقی جوڵەی ناو ئاو قورسترە ئێستا بۆ نمونە لە ئەوروپا بینیمە چوپێکەکە نەمنە مناڵەکە تقریبان هەر ساڵێکە کە ئەجوڵەیە ئەو ئیشی بەوە نییە کە فێرە بەمە جارە ترشکانەکە نشکە و نافامێ نازانێ بەس ئەو حرەکەی ژێر ئاوەکەیەوێ ئەو قاچ و دەستەی بجوڵێنێ بۆ نمونە هەروەکو پێم وتی کە بتێوێ بێتە مەلەوانیشی باش هەر لە 6 ساڵ وەرە و سەرا بەس ئەمانەی کە لە هەوڵ و ڕایبێنی باشترە ئەتۆ مناڵ زیرەکە مناڵ مێشی کراوەترە مناڵ بۆ نوێشتەکە ئێستا من مناڵەکەی خۆم 2-3 جار بەڵێ جمعانەی بەم ڕایەنم لەگەڵ ئاوەکە هەستەکەم ترسینی و حەزەکە و خۆی هەڵەمان بەس ئەو نازانەمە قوڵەمە تەنکە ئەمە بەس کە ئەفامێت کە گەورە ئەبێ کە تۆ لە بچوشۆ ڕاینێنی بڵێ ئەمە قوڵەکە ناچێ ناڕوە
بەس دایمە بڵێن بە چوب زیاتر چوپەکان ئەو مناڵانە ئەو تەمەنانە بە جوڵێ بازم لێرەش لە ماوە شتێکیان دروست کرد ئاوا ئەو مناڵە ساواکان ئەبەن چوپێکیان بۆ لە ملەکەن لەناو حوزێکە حوزەکان دروست کردووە تقریبا وەکو حوزی ماسیە بەس بە گەورەی مناڵەکە خاتە ناو ئەجوڵێتیە ئەمە ئیشیان بە جوڵەی لەشەکەیە خۆی جوڵە زۆر مهمە ڕەهەندی جەستەی سێشتە ئەڵێ جوڵە هەر ڕاتەگرە ماوەساگۆران ئەو ڤیدیۆی لەسەر شاشەکە گەر لەگەڵ ناوی چییە؟ مامۆستاگۆران ئەو ڤیدیۆی بەرامبەر لەسەر شاشەکە ئەیبینین هەر بەرامبەر خۆت بەڵێ وە منە مناڵێکی 4 ساڵ بەڵێ ئەوانە ئەکرێ هاسێک ئەمە حاڵەتی تایبەتە جیناتەکەیانە مناڵی زۆر بچکۆلان یەک دەنی کێشێنێ ئێستا من فێرگێ بکەمەوە بەڵام لەو تەمەنە بۆم بێنە دایک ئەزانین چۆنە یەک شتەیە ئەوە تەمەنی ساڵ دوو هەر ئەو نەیە ئەزانین چۆنە ئێستا مناڵ کە سەرەکا بە ئاوە دەمدا ئەخە سەوەکو ئەوانەی لەسەر شاشەکە ئەڵە 30 سانێ تا 30 سانیش ئاوە سەری لە ئاوەکە بە بڕوان ناکەم یعنی بکێتە حاڵەتی خنکان چکە ئەڵە ئینسانێکی گەورە 3 دقە بۆ 4 دقە هەناسەی نەبێت لەوانەی گیانە دەست بە بۆنمە 4 ڕۆژ بۆ 7 ڕۆژ نان نەخوات بۆ هەیە بمرێ 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ بێ ئاو یعنی ئەگەر ئاوەکەی لابێ خواردنەکەی شیلانە بێ هەرەژی ئاوەکەی بەس تۆ هەری چیلانە بەس گرنگترین شت چێ لێرە هەواکەیە گرنگترین شت بۆ مرۆڤ چییە هەناسەوە ئەو مناڵانەی کە تۆ ئەزانی بەو شێوە من ئیسە بمێ فێرگێ بکەم کەس مناڵەکەیم بۆ نانێرە ئاوە من ئەتوانم وا بکەم ئیسە من مناڵەکەی خۆم کە خۆی هەڵەیە دەمەکاتەوە بەس کە بچێتە بن ئاوەکە و دایەخە ناچارە دایەخە بەس تۆ ئەبێ بخێتە سەر غیرەتی خۆت یعنی کەسەکە من تەسەورەکەم قەت مناڵ ئاوە بینیەوە بخەنچێت بەو شێوەیە ناخەنچێت هیچ کاتێ ناخەنچ لەو تەمەنە ڕایبێنی زۆر باشترە ئەوە بە چوب ڕایانە ناو یەکسەر ناخسێتە ئاوەکە بە چوپەهینەکان هەیە خۆی تر و دەورە چوارپەلەکەی فێر بووە بیجوڵێنێ هەرجوڵێنی مناڵ هیواتێتی نام زای چۆنە خۆی مناڵ وەکو ئینسانی گەورەنی وزەیەکی تاقەیەکی زیاترێ وزەی جوڵەیەکیە تۆی سە لە ماڵۆ دانیشیت بۆن لەسەر قەنەفەیەک جوڵە ناکەی بە دیار مۆبایلۆکە دانیشتوی کەچی مناڵەکە ئەو لە یاریێنەوە بێتاقەت نابێ هیچ بێتاقەت نابێ لەبەرەوە تۆ هەتاچیتە تەمەنەوە جوڵە وزە و کەمە بێ کە جوڵە وزە و کەم بوو ئەبێ خۆ بۆ خۆ دروستیکەی ئەمە بەچی دروستەکرێ بە لایانی وەرزش و جوڵە وەکو پێم وتی تم ڕەهەندی جەستەی پریتە لە چی وەرزشکردن خواردنی تەندروست ئەمانە زۆر باشە خواردنی ئیسراحەت ئیسەی وایە بە منەڵێ مامۆستا گۆران کی ئیسراحەتیە لەم ڕۆژە خۆ هەموو بەڕێگەی دەوام و کاکە ئیسراحەتەکەمە بەسمەوێتەوە سەعات دەبخەوە ماقولێ تا چواری بەیانی تۆ بە دیار مۆبایلێک و بیان بە دیار پلەیستێشنێک ساعت 8 بڕێ بۆ دەوام کاکەمەکە ئیسراحەتە ئەمە لەکوێ وەرزشی پێکری تۆ دەبخەوە یان کاکە 12 بخەوە 8 هەستێ هەر ئێستا من خۆم 8 ساعتە خۆم وەرزشی شەکەم حەز بە ماندووتی ناکەم دەورەی شمێ تەلەبەشمە بەیانان حوتونی جاری وایە هەڵەسم سەعات 9 تەلەبەمەیە هەتا سەعات دەوری 11 خۆم تەمرینەکەم تا 12 لە مەلەوانگە دەوامەکەمە تا 6 چەی وایە تا 10 وەڵای هەست بە ئیلاشی ناکەم لەبەرەوە جوڵەم هەیە تۆ ئەبێ خۆت بجوڵێنی خۆت تەندروستی خۆ ڕابگری یعنی تۆ ئەو خواجانە جسمێک و لەشێک و تۆ زانی ئایسە ئینسان لەشی چەند بە نرخە هەر بە پارە بازانە بە چیە کڕێ کابرا گوچیلێکی بۆ گۆڕەسی 40 ملیۆنی تێجێ وایانە چاوێک بە هەزاران ملیۆن دۆلار دائەنرێوەکو ئەو چاوی خۆیشکان نا ئەی بۆ ڕێزی لەنان بۆ احترامی ناکەی بۆ حەمد و سەنای خۆی بۆ ناکەی بۆ تەمرین ناکەی بۆ وەرزش ناکەی کاکە سێ وەرزشەیە زۆر گرنگە مەلەوانی پاسکی سواری ڕاکردن ئەم سیانە پێ ناکرێت و وەرزشکارێکنی کاکە ڕۆشتن بە پێ سە تۆ لێرە دانیشتی بەرنامە لەگەت منە تەقدیمەکەی ئەگەر 4 سەرۆ خوارۆنەکەی 4 دەرۆنەکەی 4 ئەم لاولانەکەی بە پێ تا بازار نەڕۆی هەر لێرە بۆ سیارەکە لێرە بۆ ماڵ و لێرە بەس من بەیانیانە چم بۆ خۆم ئەبچم نان بکڕم هەر نان ئەوەی خۆم تا هەم کەسەیە توانی بەیانیان چ نان و سەمونەک ئێمە ئەگەر 100 مەتر دوور بێ من دراوسەیەکمانێ بڵێن لەولاترە سەجا بینیمە خۆم چوم نان بکڕم ئەو بە سیارەکە چۆ بە سیارەکەتم بە پێ چوم بە پێمە خۆ بەدەست خۆت لەبەر تەندروستی خۆت ئەو کار ئازای چۆنە خۆی وەک پێم وتی دڵ پێویستی بە لێدانە ئەبێ نەوزی دڵ ئەو نە ڕێژەیەک لێ با چکات ئەوە تا هەمووی قەستەری بۆ کرێ فەقەراتی تووشە بێ زەختە شەکرێ هەم خۆراکەکەیە خۆراکی ناتەندروستە ئێستا زۆر کەس هەڵە خواردنەکە هەمووی ناتەندروستە تۆ برنجەکە کڕی نازانی چیە نەکاکە تۆ مەچۆ پڕیکە لە ڕۆن ئەخوایانە تۆ چەوری دیار و نادیار هەیە دیارەکەەوەی کە خۆتیەکە نادیارەکە کە نبینی لەکوێ لە مەطعمێ لە ڕێستۆران لە شوێنێکە هێنی
تێر چوریە ئەی خۆیت و هەڵی کوورە کێشە چێ شەو خۆریەکە سەعات 12 شەو بەیانیان سەعات 5 بەیانی بینیمە برنج و شلە و گۆشتی خوار ئەخەدە ئەوەیە توش تەندروستی باش نییە ئەی جوڵەی لەگەڵ نەبی ئەوەیە تووشی حاڵەتی مردن و ئەوەیە کەی بینی سەریکە خەسخانەکان هەمووی پڕە لە هاوڵاتیان هەمووی تووشی حاڵەتی حەچی حال نەخۆشیەتیانە ماڵیە کەسێکیان 6 دەنەک حەپی نەبی زۆر باش مامۆستا بینەوە سەر مەلەکردنی مناڵان بە چ جۆرێک یاخود بە پێوەی کە مەلەکردن چەندین جۆری هەیە لە کام جۆرەیانەوە دەست پێ بکەین لە کاتی ڕایەنانی مناڵەکانمان بۆ مەلەکردن ئایسا من لە هینەکە بینیم ئۆلۆمپیاتێکم بینی بۆ نە ڕۆشتنی 4 نوعمانەیە ڕۆشتنی 4 نوعمانەیە وەکو ئەم باسکە مەلەی پێڵەنمە بە کوردێکی خۆمان ئەم پەپوولە مەلەی پێڵم بە دوو باڵێکی پشتە مەلەمانە لەگە ئەم سنگە مەلەیە ئەمە لە ئۆلۆمپیاتە ئەم چوارەی یاری پێکرێ ئەمجا ئەمە مەتری هەیە مەتر وەک ساحە و مەیدان چۆن لە 100 مەتر و دەسە پێەکە هەتا 1000 و هەتا 3000 لە ئینا بەس ئێمە 1500 لە مەزبەح بەس بەم سەرمەلەیە ئەگە پاڵەوانتی بکرێت لە ئۆلۆمپیاتە بەمێ دوای ئەوە چێتە بەحرەوە 10 کیلۆمەتر و 20 ئەڕوا بۆ سەرەوە ئەم چوارمەلەیە کە تۆ بتێ یاریزانێک دروستکەی بە ئەکادیمی دایمە اختصاصی دوو یاری بۆ دانیان یاریەکە خۆی بێت چوارەکەی مەزبوط بێ هەر چوارەکەی مەزبوط بێ بەس هەیە لەسەر هەر چواری ئیشەکە ئەوە تۆزێ زەحمەت بڵێ متەنەوەعی پێڵێن چوە تێکەڵە ینی بە هەر چوارنەوەعەکەی پاڵەوانێتی شێ بە نوعێکە ڕۆ بە نوعێکە ڕات و بە شێوەیەک ترێگەڕێتەوە یاریزانمانێ بە 100 مەتر ئیسا من خۆم شخصیان کە پێشتر حەزم لە پاڵەوانەتی بۆ زیاتر حەزم لە 100 مەتر و لەگەڵ 100 مەتری فەراشە بۆ ئەو پەپوولەمەر یاریزانی ترەیە 200 مەترەکە یاریزانی 50 مەترەکە یاریزانی ئیملاقە باڵای بەرزە بۆن مەزۆر هەر ئاوا کاگاتەوە بەرەو لەسەر 50 مەتر زیاتر ئیشەکە ئێستا وڵاتی سین سێرەگەی زیاتر لەسەر چی ئیشەکە لەسەر مەودا دوورەکان مودا 1500 ناومەلەوان گەوت دەرەوە لە بەرەوان زیاتر تاقەیەکی باشیانە و باڵێکیان زۆر بەرزنی ئەم جای وایە لە مەلەوانی باڵا بەرزەکە سوی جیناتن مەلەوانی ینی علاقی بۆ نیسەی وایە بۆ زۆر جار هەبووە کابرا زۆر باڵایشی کرد بۆ کەچی مناڵەکەی بەبێ وەرزشیش زۆر باڵای بەرز بووە سە دوێنێ پێێنێ بینیم لە راپۆرتێکاڵە لە سین بەتەمان بۆ نوێت دەرزی بەکاربێنن بۆی باڵیان بەرز بێ ئێمەش تەسیر لە لەشیەکە بۆ مستەقبەل ئەمە شەیە هۆرمۆنێک زۆر باشە مامۆستا گۆران ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر جەنابە دەبینن گوێ بۆ بەڕێز دەگرن خەڵکی ئەوێ فێر ببێ لەسەر ئاو بوەسێ نەکەوێتە خوارەوە نەکەوێتە ژێراوەکە ئەنی بتوانێت کەمێکیش بڕوا بەلانی کەمەوە مەسەن چەند مەترێک بتوانێت لە ناو ئاوەکە مەلە بکە ئەمە بۆی بتوانێت ئەوە نەفێر بێ ئەگەر پێشتر فێر نەبوو بێ ئەبێت چی بکە ئەبێت چۆن بکە چەندی پێویستەوەی بتوانێت مەلەیە بکە کەمێک چێژی لێ وەرگرە و کەمێکیش وەرزش وڵای من هەموو کاتوتومەسە زۆر کەسەیە بۆ نە خۆی فێرە بێ خۆی فێرە بێ ئەوە ئاسایەکە واز لە ئەکادیمی بابێن خۆی فێرە بێ بەس ئەگە بچێتە لای ڕایەنەرە باشترە بەلە ڕاهێنەرەکە چۆنڵی معلوماتێکی باشیاتێ وەکو تەمرین حسابی بۆ کایسە لەوانەیە کابرا مانگی جار لەگەڵ دووسێ برادەکە بڵێ وەرە مەترسە من فێرتەکەمیان ئەوە بەس تۆگە دەڕۆژ اشتراکی بکایان بۆ نە دەڕۆژ لە مایەکە دەڕۆژیان لە بۆ دەڕۆژ لە سەرێک بچێ فەرقەکە تو هەر لە ئیشێکە کە شارەزایی و نەبێ دەڕۆژ 15 ڕۆژ لەگە زەلامێکە بۆ لەگە هاوڵاتێکە ئیشکەی لیتی ئەگەی بەزەو بڵێ هەر مانگی جارە سەرێکم لێ بوو هیچ تێناگەی جا وەرزشی مەلەوانیش من وەکو پێم وتی ئەو کەسێک کە فێر بێ بە ئاسایی هەر فێرە بێ ئەوە قورس نییە بەلای ئێمە بۆ خۆشی قورس نیە ها سەرەتا بڵێن شتێک فێر بێ بۆ زۆی چێژی لێبێ ئێمە وەکووتمە هەر ئەکادیمەکەی قورسە هەر ئەکە خەڵک هاوڵاتیان زۆر داوای ئەواکەن من مناڵەکەیێنێ بۆ فێرگەکە لە مامۆستاگەر وەک ئەو ئەحمەدەیریەکە و ئەحمەدە 6 ساڵە تەمرینەکە بەتەڵی کوردستانە ئەوەکو ئەو ئافرەت چێکمان لایە تقریبانەوە 4 ساڵە یاریەکە ئێوە سێمی ئەفریقایە ئەخرەوە بەچیەوە دایکی بە دوایەتی هەموو ڕۆژەیەنیتی بە تەمرین تو ئەمە پێەکرێ لە نەوەڵ ئەدەڵم بەس فێرە بێ مەلەیەکی ئاسایی مەلە بکە خۆی وەرزش یەک شتەیە وەکو خوێندن وایە سە تۆ گرنگ لە جامیعە تەواوی گرنگ ئەوەیە گە خوێنەواریە بخوێنیتەوە خوێنەوار ئەو خوێنەوارە بخوێنێتەوە خوێنار ئەوە نیە جامیعە تەواوکە بۆ خۆی پاڵی لێباتەوە متابعەی نەبێ سەیری شتێنەکە تەنانەت راپۆرتێ بێ بڵێ جاکوڕەوە پەیوەندی بە منە بخوێنەرەوە وەرزشیش وایە بەردەوام بە زۆر ئەستێرە و پاڵەوانمان بینی کاتی خۆی هەمووی تووشی کێشی قورس و زیادی کێش و دەرونیان تێکچوو خۆشی توانێوانە بێ کاکە تۆ پاڵەوان بووی وازی لێناوە خۆڕایەنەربی وازی لێن ئەی بۆ جستی خۆ بیچوڵە بۆ جستیتم سەمە ڕایەنەرم تاوە ئەبێ منیسە بێم لەگەڵ جەناب تا قسەکەم بە کێشێکی قورسەوەی ڕێنمایی بم بە هاوڵاتە بڵێم مەلە زۆر باشە بۆ کێش دابەزان بەس خۆم قەڵەوم
خۆیانە من خۆمە لەم سوودەکانی مەلە بۆ مناڵ چ کاریگەرێکی هەیە ئەزانی چۆنە نەک بۆ مناڵ تۆ بڵێ بۆ هەمووی یەکەم شت بۆ پێست زۆر باشە دەرونیەن زۆر باشە تەنانەت بۆ مناڵ ئەوەی کە باست بڕواکە مناڵ کێتە ئەو مەلەوانگەیەوە بە هەزار حاڵەچێتە دەرەوە یعنی باوشی جاری وای بە مناڵە لە بەس تۆ بە هەر چۆنێ ببووم کە دەرەوە یعنی ئەمەنە حەز و چێژێکی سەریکەم نان خواردنی باشە سیستەمی خەوی باشە بێ ڕێکی خەوی منیسەوەیانی کێن بۆ لای من بەیانیان فێرگەم هەیە پێم ئەڵێ دایک و باوکەڵێ بوون زۆر جار پێشتر مناڵەکەم وانە بووی سەر نانە خوات بۆ منە خەوی باشە تاقی باشە ئەڵێ هەر شەوێشتا ڕۆژ نەبووەوە بەرنامی بەیانی دانا برە بۆ مەلەوانێکە بەس سەرەتاوانین سەرەتا کە دەست پێکەن ناوەنووسن ئەوانەی کە ئەترسن نایەن و من ئەڵم کاکە تۆ بەس بیەنە بەردەوام بە لەسەری هەڵێ باشە بەس بە شەرتێ نەمخاتە قوڵاکە مامۆساوەر ئەزای چۆنە خۆی لە قوڵایی زۆر ئاسان فێرەبی مەسەلەیەگە لە گۆم تا قوڵ بێ مەلەی خۆش بەس ئەوان نایزانن چونکە ئەینە کە فێر ئەبێ ئەمجا لە مامۆساگۆرە ئەمە بوو قوڵایەکە من لێترسام وەڵا حەزەکەی لە سەمەتری شابێ مەلاکە بەس تۆ نابێ یەکسە هەڵیگری بۆ قوڵایەکە من چیان لێکم یەکەم جار لە یەک مەترێکە تۆزیان دڵێنم ترسیانشکێنم هەتاچێتە قوڵە وەکو باسیش کراوە وەکو تەندروستیەکەی وەڵایتر ئەوە هەتوێژینەیشی لەسەرڵە مەلەوانی باشترین وەرزشە لەسەر و هەموو وەرزشەکانەوە یەکسەم جەوتیانە مەلەوانی پاسکی سواری ڕاکەن ئەم جاچێ بۆ یارەکان تر کارۆرێکی زۆرە سووتێنە تاقێکی باشدار بەشەکانی لەش تیا جوڵێ هەمووی تر ئەگە بتێ بە دوو کتێب لەوانەیە نەبێ کە تۆ ژنەی تەنتوبێکی لەسەر باشەماسا گۆران ئەوەندەی هەستەکەم هەڵەتێگەشتێگەیە لە بابەتی مەلەوانی خەڵکی لای ئەمە فێر بۆ وازانە مەلەوانی تەنها هونەرێکە بێ بیزانی بێخەبەر لەوەی ئەمە وەرزشەوە پێویستی بە لیاقەیەکیشەیە کەواتە تۆ ڕێنمایەکی بۆ کەسانی زۆر جابینی ومانە کەسێک مەلەوانێکی باشیش بووە زۆر زۆر مەلەوانێکی باش بووە بەڵام خۆی هیلا کردو لە وەسەتی با بڵێن ڕووبارێکا چەمێکە ئیتر توانای ئەوەی نەماوە بجوڵێ تووشەوە بۆ ڕەنگە بخنکێ لەسەر ئەماگە تۆزە قسەی چۆنە خۆی زۆری پێویستی بە پەیوەندی بە تەمەنی شوهەیە بۆ نوێسە من کە سەر و 40 ساڵ بم پێویستم بۆی نەبزەی دڵم چەندێک لێ بە چەندێ خۆمی لاکەم لە ماوە چەندێت تەمرین کەم وایە لە حەدی خۆی چەند بەتەڵیش بۆ لە مەلەوانێ وایان لاتوە ڕێنمایم ئەوەیە تۆ بۆ نە سیستەمی تەمرینەدانی هەوکۆی کەسێک کە تەمرینەکە یان ئەو کەسێک کە با بڵێن هەر هاوڵاتێکە چکە ئێستا تۆ کە باسی یاریزانی مەلەوانی کە بە هەولێر و هەموو پارێزگای سلێمانیشەوە دە یاریزانی بەتەڵی چاکی تیانێ کە بڵین حەسەن هەر یاریزانێکی وای تیانێ بڵین پاڵەوانی عالەم بوو بیان پاڵانی عەرەب بوو بێت لە بەس لە مەلایواز لە یاری تر بێنە بۆ لە بەرەوەی مەلەوانگەیەکی وامان نەبوو ئۆڵۆمپی بێ 50 بە 25 هەموو ڕۆژە 2 سەعات تەمرین تاکە ئێمە وەکوما هەموو لەسەر شانی خۆمان بوو بۆ نمونە ئەو پاڵانێکی دروست بوو ئەو ئیتیحادیشی کە دروست بووی ساڵە تازە دروست کراوە ئێستا هێشتا بە تەواوەتی دەست بەکارنەوە بەس لە ماوەیەکی زۆرە شتی زۆریشی کردووە تاسفیاتی کردووە بۆ سنێت چۆنی یاریزانمان بردوتە سەر پاڵەوانێتیەکان ئەو بەلایەک ئەو کەسێک کە هاوڵاتیە کە 15 ساڵە مەلەی نەکردو 10 ساڵە مەلەی نەکردو 5 ساڵە مەلەی نەکردو یەکە ناو مەلەوانگەی کە هەرچی زەخت و قووەتە سەرفێکە ئەمە خۆ بۆ خۆی سەرفی ناکە ئەرزەکە بۆ دوو برادەری لە بەردەمیە هەرێک لە ڕێگەوە خۆی هەڵەیە بۆ ناوەکە من دایمەوتومە ئیحمایە بکە سەرەتا ئیحمایەکی جوڵە بکە تێبگە لە هینەکە یەکسەر نابێت یان خۆی هەڵایەتە دەرەوە لە قاچم وەستا ئێتور نەجوڵاوی ئەی چەندێکە مەلەو نەکرۆ هەڵا 10 ساڵی شەبێ مەلەم نەکرۆ خەڵک بەس لە هاوینە مەلە بە هونەرێک تێگەیشتین وەکو چێژێک بە وەرزش لێ ناکەین ئەوە گرفتەکەمانە ئەزای چۆن من ڕاضی ترم کردوە مامۆستا من پێشتر یاریزانی کیک بۆکس بووم هەتا پاڵەوانێتی کوردستان و دۆمی عێراقیش ڕۆشتوم کەچی من ئەمەم هەڵبژار یعنی بەڕاستی من وام لێ هاتووە ئەگەر ڕۆژێک مەلە نەکەم وازانم شتێکم لێون بووە ئجاوە سوود و ئیسفادەکەشی بۆ خۆمێ ئەو هاوڵاتانەشی کێنە مەلەوان شتێکی بەسیت فەقەراتێتی یە بۆ مەلەوانگە سەعاتە لە ئاوەکەیاتە دەرەوە بۆ چانە بوومەوە کاکەوان نابێ پێویستی بە بەردەوامیە هاوڵاتیان بۆ نە زۆر مسلمان وڵاتی خۆمان لە سانەوەتی مسلمانە نوێژ ناکە کە بانگیا چۆن ڕاکا بۆ نوێژەکە هەفتەی 4 ڕۆژیش 3 ڕۆژیش دانێ 24 سەعاتمانێ وایە لە شەو ڕۆژەکە هەفتەکە چەندەکە 168 سەعات وایە باشە هەشتەکەی دانێ بۆ وەرزش تەوزیعێکە بەسەر 4 ڕۆژە بەسەر هەفتەکەی 7 ڕۆژە نە بۆم لاولای زۆرە بۆ بازار کێشەی نییە بۆ داوەت پێشەی نییە بۆ سەیران کێشەی نییە بۆ تەندروستی خۆی کێشەی جا من هاوڵاتیان هیوادارم پێش هەموو شتیان خۆیان تەندروست بن شتێکی خۆشتان بە بجارمە ڕۆژێکیان برادێکا بۆ مەلەوانگە
تۆزێ وەسعی باش و سیارێکی ئاخر مۆدیلی پێبوو قاچی تەواویتر عشالیاتە ژوور ئا سێریشی کردمتیەوە بە من چی وەڵی ئەیب نەبووم سووتان تێوەنەی دوای ئەوە کەوتم و دوای سەروەت و پارە کەوتم دوای خۆم نەکەوتم ئەوە تایسە من دەستم گر مەساو ناکەم ڕاست تووشی ئینزلاق بوو لی یا بوو چۆن لیانێک هەمووشی دانیشت نیە و سیارێک بۆ مێدێکە هەمان تەندروستیان زۆر باش بە مناڵەکان بزانین بە زووی فێری مەلەکەی هاوڵاتیانی ڕوشیارن و وەکو جاران نێنەوەتەکان کەس نەزانێت کاکە سار ئاواکەی سەد تەمرین و شتە هەرتوانین لە ماڵە بیکە زۆر ڕاستە دەسەکان خۆش بە مامۆستا گۆران کەمال ڕاهێنەری وەرزشی مەلەوانیم تەوەرە لەگەڵمان نبووی